سلام علی. سلام ورحمة الله چۆنی مامۆستا ئەم کاتەوە باش باوکی بڕوا. فەرم بەڕێزیەخوا سەلامت بنیە خۆ زۆر خۆشحاڵم لە خزمەتیەوەی بەڕێزم. فەرمون خۆتان بناسێنن. من مامۆستا بەشار باسی بڕۆ بکات. زۆر باشە. کاک بەشار لەوەتەی کە بڕواگیان لەلای ئێمە بەشدارە لە کۆرسەکانی قوتابخانەی ئۆنلاینە، چەندێ جیاوازترە لە پێشووتر چەندێ هەست بە گۆڕانکاری ئەەکەی لە بڕوایە؟ دەستەکان خۆش بێ مامۆستا بەڕێست و ئەو ستافەی لەگەڵ بەڕێزت بوون. زووتری بڕوا بەشداری کۆمەڵی خولم پێ دەکرد بۆ زمان، بە تایبەتی بۆ زمان بەشداریم پێکردی، بەڵام هیچ کام لە خولەکان بەخەت خولەکەی ئێوە سوودی نەبینیوە. گرنگترین شدەوەی کە لای ئێوە سوودی لێبینی ئەوە بوو کە باوەڕ بەخۆبوونی بۆ دروست بوو، یعنی زووتر کە دەرسی دەخوێن دەبای لەگەڵی بی، بەڵام ئێستا کە باوەڕ بەخۆبوونەکی بۆ دروست بۆ خۆی بەرنامە بۆ خۆی دادەنێ، بۆ خۆی خشتەی خوێندن دادەنێ، خۆی دەرز دەکا، جگەلەوەی دەرەجەی مەکتەبی بەرز بوویتەوە، ینی ساڵی پار لەگەر ئەم ساڵ جیاوازە زۆر بەرز بۆتەوە. باوەڕ بەخۆبنەوەکەی لە هەمووی زیاتر گرنگ بوو لای من کە تاکیدی لەسەر دەکەمەوە زۆر گرنگ بوو. جگەلەوە لە هەڵسوکەوتیش کاریگەری هەبووە، ینی هەندێک هەڵسوکەوتە بوو زووتر لەوانەیە کەمتر گوێڕایال بوو بۆ مامۆستا یان بۆ هەندێک لە واجبەکانی ڕۆژانە کە دەهاتەوە، بەڵام ئێستا کە بۆ خۆی خەمەکە لەسەر شانیتی خۆی دەیکا، تێگەیشتوترە، لێکدانەوەی بۆ بابەتەکانی چواردەوری باشترە.